بێت کاژین لە ڕاستیدا ئەگەر ئێمە باسی ئەمە هەڵبژارنەی ئەمڕۆ بکەین لە دوای حوتی حوزەیرانەوە ئەم هەڵبژارنە یەکێکە بێت لە هەڵبژارنە زۆر چارە نووسازەکانی تورکیا چونکە لە ئێستادا پارتی گەشە بەدان لە دوای ئەوەی نەیتوانێت لە هەڵبژارنەی حوتی حوزەیراندا زۆرینە بەدەست بێنێت و بتوانێت بە تەنها حکوومەت پێک بێنێت و لە دوای ساڵی 2011ەوە بۆ یەکەم جار بوو کۆتایی هات بە حکوومەتی یەک پارتی لە ئێستادا ئاکەپە گرە و لەسەر ئەوە کە بتوانێت بە تەنها لە دوای ئەم هەڵبژارنە حکوومەت پێکەنە ئەمە یەکێکە لە بابەتە زۆر چارە نووسازەکانی ئەم هەڵبژارنە لەلایەکی ترەوە پرسی کورد بابەتێکی زۆر گرنگە کە لەم هەڵبژارنەدا و زۆرێک لە میدیاکان سەرنجی لێدەن چونکە دوا بە دوای هەڵبژارنەی حوتی حوزەیران و بە دیاریکراوی لە مانگی تەمووزدا کۆتایی هات بە پرۆسەی ئاشتی لەگەڵ کورددا و ئەمە شوای کرد کە پێکدادان دروست بێت لە نێوان سوپای تورکیا و سوپای تورکیا و هێزەکانی پەکەکە ئەمەش لەم هەڵبژارنە هەڵسەنگاندنێک ئەکرێ بۆ ئەوەی کە ئایا پارتی دیموکراتی گەلان هەدەپا توانێت ئەو دەنگەی خۆی بەدەست بێنەوە کە لە هەڵبژارنەی ڕابردوودا لە سەدا 13 بەدەست بێنەوە بەپێی زۆرێک لە پێشبینی و ڕاپرسیەکانی ماوەی 5 مانگی ڕابردوو پێشبینێکە کە لە هەمان ئازا هەدەپا ئەو دەنگانە بەدەست بێنەوە دوو بابەتی سەرەکی کە لەم هەڵبژارنەدا زۆرێک لە دەنگدەرانی تورکیا سەرنجیان لەسەرەیە مەسلەی پرسی تیرۆر و مەسلەی پرسی ئابووریە ئەو زۆرێک لە دەنگدەرانی تورکیا لەو بۆچوونیان وایە کە حکوومەتی تورکیا نەیتوانی وەکە سەقامگیری تورکیا ڕابگرێت و لە ماوەی 5 مانگی ڕابردوودا چەندین کردەی تیرۆریستی ڕوویداوە بە تایبەت یەکێک لەو ڕووداوانەی کە لە ئەنکەرە ڕوویدا کە بەشێکی زۆر لە پشتیوانانی هەدەپا لە تەقینەوە یەکدا نزیکەی 100 کەسیان کوژران و چەندین ڕووداوی تریش ڕوویدا و لەم دوایانەشدا سوپای تورکیا ڕایگەیاند کە لە ئێستادا لە ڕوبەڕبوونەوەیدا لەگەڵ داعش لە هەندێک ناوچەی کوردیدا ئەگەر من سەرنجێک بدە لە میدیانە و دەوڵەتەکان کە بزانین چۆن باسییان لە هەڵبژارنەکەی ئەمڕۆ کردووە گۆڤاری تایمزی بەریتانیا ئاماژەی بەوە داوە کە ئەم هەڵبژاردنەی تورکیا ئەوەندەی تر دابەشبوونەکان لە ناوخۆی تورکیادا بەرفراوانتر دەکات ئێمە نابێت لە بیرمان بچێت لە دوای ئەوەی کە هەدەپا وەکو پارتێکی سەربەخۆ چوە هەڵبژارنەکانەوە کاریگەری زۆری هەبووە لەسەر دەنگەکانی ئەکەپە کە نەتوانێت خۆی بە تەنها حکوومەت پێک بێنێتەوە زۆرینەی دەنگەکان بەدەست بێنێت ئەگەر بچینە سەر میدیاکانی تر بۆ نمونە BBC ئاماژەی بەوە داوە کە هێشتا ئەردۆغان ئەوێت لەم هەڵبژارنەدا دەنگی زۆرینە بەدەست بێنێت و زۆرێک لە میدیاکانی تر بۆ نمونە میدیاکانی ئەمریکا نیویۆرک تایمز ئاماژەی بەوە داوە کە زۆرێک لەو دۆخەی کە لە ئێستادا ڕوویداوە و بەرپرسیارەتەکەی ئەکەوێتە ئەسوی ئەردۆغانەوە چونکە ئەو خوازیاری ئەوەیە کە سیستەمی حکومڕانی لە تورکیادا بگۆڕێت بۆ سیستەمی سەرۆکاتی و بەدەستێنانی زۆری نەشی زیاتر بۆ ئەوەیە کە سیستەمی سیاسی لە وڵاتەدا بگۆڕێت کە هەر سێ پارتەکەی تری دەرەوەی ئەکەپە ئەم جۆرە لە سیستەم ڕەت دەکەنەوە کاریەکە لە پارتەکانی پارتی دیموکراتی گەلان هەدەپە و پارتی بزوتنەوەی ناسیۆنالیستی مەهەپە و پارتی گەلی کۆماری جەهەپە بوون زۆر بە توندی ڕاتیان کردەوە کە ئامادە بن سیستەمی ئەو وڵاتە بگۆڕن بە سەرۆکایەتی بەڵێ بله ام بردوامن سپاس بوان اگه این کو هفکار